سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە کەناڵی ئاسۆی زانکۆوە بەردەوامین لەگەڵتانە بۆ باسکردنی کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان. لەم ڤیددیۆدا باسی پەیمانگە تەکنیکی ئەندازیاریەکان بۆ ئێوە خۆشەویستەکەین. بەشی بیناکاری با بزانین کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی بە زانکۆلاین و پارالێل و ئێواران چەندن و هەروەها لە چەند شار و شارۆچکە و پارێزگای هەرێمی کوردستاندا هەن. ئێوە خۆشەویستیش بۆ وەرگرتنی ئەم داتا و زانیاریانە تا کۆتایی ڤیددیۆ بینەرمان بن. خۆشەویستانم ئەوەی کە باسمان کرد بریتیمون لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە بەشی بیناکاری. بەشی بیناکاریش یەکەمەکانی بە هەمان شێوەی بەشە ئەندازیاریەکانی تر کەمترین کۆنمرەی پێویستی بە هەفتایە و ئەبێت بتوانین ئەو کاتە پێشکەش بکەین بۆ سیستمی پۆلیتەکنیک و ئەگەر یەکەم و دووەم و سێمیش بووین معدلمان لە 80 کەمتر نەبوو بە خۆڕایی ئەچینەوە کۆلێژ واتە بەردەوامە بین لە خوێندن و 4 ساڵی تر ئەو بڕوانامەیە کە هەمان بوو بریتی بوو لە دیبلۆمی پەیمانگا ئەگۆڕێت بۆ بەکالیۆرۆسی زانکۆ و هەروەها لەو کاتەدا تۆ خاوەنی دوو بڕوانامەیت و بڕوانامەی یەکەمیشت ڕەڤز نابێتەوە بە هیوای ئەوەی ئەو داتا و زانیاریانی ئێمە بۆی خۆشەویستی باسەکەین جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی خۆشەویست بێت. ئێوەش بۆمان دووبوونمان لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن.